یانەی دایک دێربی پایتەختی کوردستانی بردەوە لەسەر یاریگای دووەمی فەڕەنسا و هەریری کاتژمێر 2:30 خولەکی دوای نیوەڕۆ یانەی هەولێر میوانداری پێشمەرگەی هەولێری کرد لە بەهێزترین یاری ئەم هەفتەیە. گێمی یەکەمی یاریەکە پڕ ڕووداو بوو کاتێک هەردوویانە ئەم گێمیان لە نێوان خۆیاندا باش کرد. نیوەی یەکەم بۆ پێشمەرگە و نیوەی دووەم بۆ هەولێر. لە سەرەتادا پێشمەرگە بە ئاستێکی ناوازە دەرکەوتو لە خولەکیدا عەبدوڵڵا سەربەست بە لێدانی سەر گۆڵی یەکەمی یانەکەی تۆمار کردو. 7 خولەک دوایەم گۆڵە فارهان گوریا گۆڵی دووەمی بۆ پێشمەرگە زیاد کرد. بەڵام دوای ئەمە یارزانانی پێشمەرگە گەڕانەوە دواوە. ئەمە وای کرد هەولێر بۆ یەکسانکردنەوەی یاریەکە بجەنگێت. لە خولەکی 22 لە بەرزکردنەوەیەکی ئیڤان خالید عومەر سەدام گۆڵی یەکەمی بۆ هەولێر تۆمار کردو جیاوازەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک و لە دوا خولەکەکانی ئەم گێمەش محەممەد خالید باڵا بەرزەکەی هەولێر بە لێدانی سەر ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە بە تۆمارکردنی گۆڵی دوام. لە گێمی دوم ئاستی هوەری یاریەکە دابەزی و هەردوویانە چەند هێرشێکی مەترسیداریان خستە سەر گۆڵی یەکتر بەڵام مەترسیەکانی هەولێر زیاتر بوو. هەموو لا چاوەڕوانی فیکەی کۆتایی ناوژوانیان دەکرد بەڵام داوێت لیویزەکەی هەولێر نیاز مەخدید لە خولەکی 94 بە لێدانی سەر گۆڵی سێم و سێخاڵی یاریەکەی بۆ هەولێر تۆمار کرد. بەتاکید بردنەوەکە زۆر گرنگ بوو لەگاتی پێک بە لەبەر ئێمە زیارێکمان لە یاریگای خۆماندا نەبردبووە. سپاس بۆ خوای گەورە توانیمان لە یاریەکەدا سەرکەوتوو بین چونکە هەمیشە زۆر قەرزاری جەماوەر بووین. ئەلحەمدولیلا توانیشمان سەرکەوتوو بین لە گرتی پێچی گەورە بوو بۆ ئێمە بەڕاستی دەتوانم بڵێم معنەویاتێکی باش دەبێت دڵنیام بۆ یاریەکانی داهاتوو ئینشاءالله. یاریەکە لە سەرتا یعنی زەختەشی بڵێم یاریزانەکان تەواو لەسەر یانی هەولێرمان کرد بەڕاستی بەس ئەوە بوو کە توانیمان لە چارەژی هەولی 2 گۆڵ بکەین. گەڕاینەوە دواوە بەڕاستی یعنی هات یاریزانەکان زەختەش تەواویان کرد یانی هەولێری توانیان عند 2 گۆڵ تۆمار بکەن بەڵام زەختەکەی یاریزانە یانی هەولێر ئەوە بوو لە جەماوەر بوو یعنی ئەوەی کرد یاریزانەکان هەم بدرێن لە بۆی گۆڵی تعادل بینەوە و شەوتی دووەم گۆڵی سێمیشان کرد بەڕاستی. بەم ئەنجامە یانەی هەولێر بە 11 خاڵ بە شێوەیەکی کاتی چووە پلەی هەشتەم و پێشمەرگەی هەولێریش لە پلەی پێنجەم مایەوە با 13 خاڵ. حوسێن محەممەدی کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.